بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان ئەوڕۆ باسی قوتابیانی ئەهلی سونەتان بۆ دەکەم کە لێرە دەخوێنن. ئایا چ جیاوازیەکان هەیە لەگەڵ قوتابیانی ئەهلی شیعە؟ لێرە ئەو قوتابیانەی کە دێنە ئێرە چ ئەهلی سونە بن چ ئەهلی شیعە بن، هیچ جیاوازیەکان لە نێوان ناکرێتن لە ئێرانێ، بەڵکو دەتوانم بڵێم خەڵکی ئێرە ئەهلی سونەیان زۆر خۆش دەوێتن، زۆر برادەرایەتی لەگەڵ دەکەن. ئەگەر ڕیشت هەبێ، ئەگەر جلی کوردی لەبەرکەی، جلی ئەفغانی لەبەرکەی، هەتا بۆیمباغ ببەستی کەس ناڵێ بۆچی ئەو جل و بەرگانە لەبەر کردووە. من لێرە ڕیشت هەبێ هیچ کەسێک کێشەی لەگەڵت نییە. لە ژوورەی تەنیشتمان کوڕێکی لێبوو ناوی محەممەد سەرفراز بوو، ڕیشێکی ئاوا درێژی هەبوو، دەڕۆژ بۆ زانکۆ ئەهلی سونەش بوو، هیچ کەسێک کێشەی نەبوو لەگەڵی، کوڕێکی زۆریش باش بووم کە تەواویشی کرد هەر ڕیشێکی درێژی هەبوو، هیچ کەس مشکلەی لەگەڵ دروست نەکرد. لە هەر شوێنێک نوێژ دەکەی کێشەت نییە، دەچی لە مزگەوتی ئەهلی شیعە نوێژ دەکەی، لە ئەهلی سونە نوێژ دەکەی، هەتا لە حوسێنیەش من زۆرجار لە حوسێنێ نوێژ دەکەم و وەکو ئەهلی سونە نوێژ دەکەم و هیچ کەسێک حەقی نییە لەسرت، کەس ناڵێ چی دەکەی لێرە، بۆچی نوێژ دەکەی لە مزگەوتی ئێمە. زۆر خەڵکێکی تێگەیشتون ئەم لایەنە حەز دەکەم زۆر تەلەبە هەیە دەترسێ دەڵێ کە ڕۆشتم بۆ ئەوێ لەوانەیە کێشەم نە، ئێران ئەو کێشەیان نییە، سوپاس بۆخوا. و کە ڕەمەزاندا دێ دوای نوێژی عیشا ئێمە تەراویح دەکەین لە داخلی مزگەوتی هەیە نەناو داخلیەکەمان، بەیەکەوە نوێژی تەراویح دەکەین و ئەهلی سونە و هیچ کێشەیەکیان نییە لەگەڵ ئێمە. خۆشەویستان، هەتا مەلایەکانیشان زۆر کەسی سادەنە. من ئێستا برادرم هەیە مەلایە، ئەوان کە پێی دەڵێن ئاخوند، وەکو برادرین، زۆر لەگەڵ یەک برادرێکی زۆر چاکە لەگەڵم، بەڵام من مناقشەی شیعە و سوناتی لەگەڵ ناکەم. ئەو مۆزوعێکە بڕاستی چارەسەری نییە، کە چارەسەریشی نەبێتن ئەوان زۆر حەزیان لێ نییە ئەو مناقشەی بکەین و ئێمەش نەهاتوین بۆ ئەو مناقشە. بەڕاستی برادەراتی دەکەم و زۆریش ڕێزم لێ دەگرێتن، منیش زۆری ڕێز لێ دەگرم، بەڵام مناقشەی دینی لەگەڵ ناکەم. بۆ نوێژی جومعە لێرە مزگەوت شوێنێک نییە بە وەکو مزگەوت، بەڵام با بڵێن شوێنێک چاکراوە، با بڵێن ئەهلی پاکستان، خەڵکی پاکستان دەچن لەوێ نوێژێ دەکەن، ئەهلی سونە لێوێن دەر نوێژی جومعە لێوێ دەکەن، یاخو شوێنی ترمان هەیە بۆ نوێژی جەماعەت ئەفغانەکان دەچن لەوێ نوێژ دەکەن، کە تەبعاً کە ئەهلی سونەنە دەچن نوێژی جەماعەت لێوێ دەکەن و هیچ کێشەیەکیان لەگەڵ ئەمەش نییە. خۆشەویستان، ینی هەرێ دەڵێ ئەگە چوون بۆ مزگەوتی ئەوان دەتوانم لەگەڵ ئەوان نوێژ بکەم یان بەتەنیا، بە ئارەزوی خۆت حەز دەکەی لەگەڵ ئەوان جەماعەت دەکەی، حەز دەکەی بەتەنیا نوێژ دەکەی، ئەمەیە کێشەیان لەگەڵ ئەم شتانە نییە. قوتابیانی شیعە یا سونە هیچ جیاوازیەکیان نییە، ئەوە دووبارەی دەکەمەوە و هەر کەسێک دەیەوێت لێرە بخوێنێتن، ئێرە زۆر سەلامەتە بۆ ئەهلی سونە و ئاسایشێکی تەواو هەیە بۆ قوتابیان. زۆر سپاستان دەکەم، خوداتان لەگەڵ.